عەتاسەراوی بۆچی دەستگیرکرا و لەسەر داوای کێ گەڕایەوە بۆ سلێمانی؟ بەرپرسی ئۆپراسیۆنەکانی ئاسایشی سلێمانی بەڵێنێکی بە عەتاسەراویدا بوو. چۆن زانی ئەمەش سیناریۆیە و هەرزوو خۆی گەیاندەوە فڕۆکەخانە تا سلێمانی بەرەو سوید جێبهێڵێت. بەیانی ڕۆژی 19 نیسان واتە 2 مانگ و نیو بەر لە ئێستا ئۆتۆمبیلە تایبەتەکەی عەتاسەراوی ئەندامی پێشووی سەرکردایەتی یەکێتی لە نێو گەڕەکی سەرچناری سلێمانی تەقیەوە. لەو ماوەیەدا نە هێزە ئەمنیەکان و نە یەکێتی و نەخودی عەتاسەراویش هیچ شتێکیان لەسەر ڕووداوەکە نەگوت و سەرەدا و بکەرەکانیشی بە نادیاری مانەوە. تیوار بۆ ئەم پرسە بە دوواداچوونی وردی کرد و گەیشتە ئەو ئەنجامەی کە ڕووداوەکە بەم جۆرە بوو. لا بەیانی ڕۆژی 19 نیسان کاتێک عەتاسەراوی لەگەڵ یەکێک لە هاوڕەکانی بەنیازە بچێتە گەڕەکی قولەڕیسی سلێمانی بە ژمارەیەکی نەناسرا و پەیوەندیەکی بۆ دێت و پێی دەگوترێت تکایە بەپەلا لە ئۆتۆمبیلەکەت دابەزە و مەترسی لەسەر ژیانت هەیە. دواتر پەیوەندیەکە بەبێ ئەوەی کەس بزانێت کێیە دادەخرێتەوە و دەست بەجێش سەراوی لەو کۆدەی پەیوەندیەکە تێدەگات و بەپەلا لە ئۆتۆمبیلەکەی دادەبەزێت و خۆی دەگەێنێتە ڕێستورانتێکەی بەرامبەری. دابەزین لە ئۆتۆمبیلەکەی و تەقاندنەوەی تەنها 4 خولەکی نێوان بوو، واتە ئەگەر ئەو پەیوەندیە تەلەفۆنیە فریان نەکەوتایە ئێستا سەراوی 2 مانگ و نیو بوو لە ژیاندا نەمابوو. دوای ڕووداوەکە تیمەکانی لێکۆڵینەوەی ئۆپراسیۆن پاسەوانە تایبەتەکانی سەراوی دەبن و 2 ڕۆژ دەست بەسەریان دەکەن، بەڵام بە گوێرەی زانیاریەکانی تیوار عەتاسەراوی هەڕەشە دەکات و دەڵێت قسە دەکەم هەر بۆیە پاسەوانەکانی ئازاد دەکرێت. دواتر بەرپرسێک لە یەکێتی نیشتمانی پەیوەندی بە سەراویەوە دەکات و پێی دەڵێت ڕاست پێدراون کە 300,000 دۆلارت وەکو یارمەتی و دیاری سوتانی ئۆتۆمبیلەکەت بۆ بهێنم. سەراوی پێشنیارەکە بە توندی ڕەت دەکاتەوە و دیسان هەڕەشە دەکات. دواتر سەراوی لە ژێرگوشاردا بەڕێ دەکرێت بۆ سوید و پێی دەگوترێت باشترە نەگەڕێتەوە. بەڵام سەراوی لە سەرداوە و تەکلیفی بەرپرسی ئۆپراسیۆنەکانی ئاسایشی سلێمانی و با بەڵێنی چارەسەرکردنی کێشەکانی دەگەڕێتەوە. ئەمەش چونکە بەشێک لە زانیاریەکانی سیناریۆی کوشتنەکەی دزەیان کردبوو. بەڵام کاتێک گەڕایەوە زانی کە ئەوەش دیسان سیناریۆیەکی ترە، هەر بۆیە بەپەلە خۆی گەیاندەوە فڕۆکەخانە و ویستی بگەڕێتەوە سوید. بەڵام پلانەکە بە تەواوی گۆڕا. سەر لە بەیانیەکی زوو کاتژمێر 4 بەیانی لە فڕۆکەخانەی سلێمانی تیمەکانی 2 مەفرەزەی هێزەکانی ئۆپراسیۆنی سەر بە ئاسایشی سلێمانی داوا لە سەرکردەی پێشووی یەکێتی عەتاسەراوی دەکەن پێش چێککردنی پاسپۆرتەکەی لەگەڵ ئەواندا بچێت تا ژووری لێکۆڵینەوەکە و چەند پرسیارێکیان هەیە لەبارەی پاسپۆرتەکەی. سەراوی پاسەوانەکانی مۆڵەت دەدات و خۆی لەگەڵ ئەواندا دەچێت. 6 کاتژمێر دوای ئەو داوایە لە پەیجی تایبەتی خۆی بڵاوکراوەیەک بە ناوی عەتاسەرایی بڵاو بووەوە کە تێیدا بە توندی ڕەخنەی دەست بەسەرکردنەکەی دەکات و ئەوانە بە خائین و خۆفرۆش وەسف دەکات کە نەیان هێشتووە سەفەرەکەی بکات و هەڕەشەی تۆڵەیان لێ دەکاتەوە. بەپێی زانیاریەکانی تیوار دەخولەک دوای ئەو پۆستا موبایلەکە کە لە ژووری دەست بەسەرکردنەکەی بوو بردراوە و پۆستەکەشی سڕدراوەتەوە. سەراوی بە تۆمەتی تەقاندنەوەی ئۆتۆمبیلەکەی خۆی و دروستکردنی سیناریۆ بە مادەی 2 تیرۆر دەست بەسەر کرا و دوای مانەوەی بۆ شەوێک لە زیندانی ئۆپراسیۆنەکان ڕەوانەی گرتوخانەی قەڵاچوالان کراوە. دژی ئەو هەوڵەش ئێوارەی دوێنێ کە سوکارەکەی لە ماڵەکەی خۆی لە شارە زۆر کۆبوونەوە و لە کۆنگرێکدا هەڕەشەی ئەوەیان کرد کە قبوڵی ناکەن غەدر لە کوڕەکەیان بکرێت و سیناریۆی بۆ دروست بکرێت و ڕایانگەیان هەڵوێستی توندیان دەبێت.